بینەرانی عزیزی رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لە هەر شوێنەکەن سڵاوی ئەمەتان لێ بۆ ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری خات و ئاوارە جەمالمان کردووە کە بەڕێزیان خاوەنکارن. پێمان خۆشە باسی ئەزمموی خۆیمان بۆ بکا سەرەتاوەکو بەرەکدروێک دواتر وەکو خاوەنکارێک لە ئێستادا خاوەنی کارگەیەکی بچکۆلەیە لە شاری سلێمانی بەرهەمەکانی بزانین لە ناوخوا ساقەکاتەوە یاخۆل لە دەرەوەی هەرێمی کوردستانیش بۆ قسە و باسی زیاتر میوانداری خات و ئاوارەمان کردووە کە خاوەنی ئەو کارگەیە. بەخێر بەی خات و ئاوارە زۆر خۆشحاڵم بەڕێستان لە نزیکەوە ئەبینم و سپاس بۆی کە میواندارێکەکەتان قبول کرد. زۆر سپاستان دەکەم دەستخۆشیتان لێ یەکەم بۆ بانگێشکردنم بۆ ئەم بەرنامە جوانە سەرکەوتوو بن. سپاس بۆ تۆش خات و ئاوارە سپاس دەکەین کە ئەمڕۆ میواندارێکەت قبول کرد و لە لای ئێمەی. سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێکەم بزانم کارکردنی خانمان لە ئێستاە زۆربەی ئەو خانمانەی کە کار ئەەکەن هەمیشە بۆ نمونە حەزەکەن مۆزەفێکی بەسیط بن بۆیە هەلە کاتی خۆیان کارەکە تەواو بکەن و بڕۆنەوە، بەڵام بەرپرسیارەتی گەورە بۆ نمونە بەڕێوەبردننی کارگەیەک ئەمە بەرپرسیارەتی گەورەیە. بزانم بۆ تۆکو خاتونێک هەمووکو دایکێک کە خاوەن دوو مناڵی جوانی تەمەن درێژ بن، بزانم ئەمە قورس نییە بۆ تۆ؟ بەتەکیید ئەمە شتێکی زۆر قورسە، بەڵامی تر ئەمەش ناگەێنە لە بەرەوەی قورسە، ئێمە لە بەرەوەی ئافرەتین و دایکین و نەتوانین کارەکانمان بکەین. بەتەکیید کە ئینسان مۆزەف بوو کارەکان ئاسانترە بۆ ئەو مەسئولیاتی کەمترە، بەس کە خاوەنکارێک بووی مەسئولیاتت زیاترە، کاتت زیاتر ئەوێ، بەڕاستی فکری زیاترت ئەوێ، ئەمانە هەمووی قورسە، بەڵام لە هەمان کاتە چێژی لێ ئەبینیت. ئەو قورسیەوە ناگەێنە کە تۆ نەتوانیت ئیشەکە بکەی یان لێ بترسیت، ئەتوانی پەرەی پێبێ زیادی کێ و فکرەیە ئەو کارە ئەو هەلی لە بەردەستە. بزانم وەرگرتنی بەرپرسیارەتی لە هەمان کاتە بوونی کارێک بۆ خانمان چه هەستێکە لە کاتێکە هەز ناکەی کە ئەمە کەسایەتێکی باشتر ئەیە بە خانم وە تا چەند لەگەڵ ئەوەیە کە خاتونەکان خاوەنی ئابوورێکی سربەخۆی تایبەت بە خۆیان بن؟ بەتەکیید ئەوە شتێکی زۆر باشە و زۆر معقولە کە هەموو ئافرەتێ بتوانێت خۆی خاوەن ئابووری خۆی بێ، خۆی هەوڵی خۆی بات لە ڕێ ئەو بزنسە لە ڕێ ئەو کاری کە ئیکات بە هەر جۆرێک بێ، ئینسان دەتوانێت ئیسفادەی لێ بکات، سەرکەوتوو بێ، نەجاح بێنێ. لە هەمان کاتە تو سیرەکەی کۆمەڵە کەس لە لای ئێمە کار ئەکەن، مەسئولیاتی ئەو کەسانە هەڵەگری بۆ من تۆزە قورسە، بەڵام شتێکی باشە سیرەکەی ئەگەیت ئەو قەناعەتی کە تۆ فکرەکەت نەجاحەتی هێناوە، ئەگەیت ئەو قەناعەتی ئیشەکەی تۆ زۆر سەرکەوتووە بۆیە تۆ گەیشتوتە ئەو ئەستا. زۆر باشە. بزانم باسی ئەومان کرد کە تۆ لە هەمان کاتەوەی کە خاوەنکاریت دایکی دوو منداڵیشی، بزانم خێزانەکەت، بنەماڵەکەت، کەس و کارت، ئەو کەسانی کە لە نزیکتن چۆن هاوکاریت ئەکەن لە هەنێک کاتدا کە ئەڵێن هاوکاری لەوانەیە خەڵک مەسەلەن هاوکاریەکە بە مادە تێبکە، بەڵام لە ڕووی دەرونی و معنەویەوە چۆن هاوکاری دەکەن، چۆن هاوکارتن تا چۆن پێیان خۆشە کە کچەکەیان کە دایکیان بزنیزێکی هەیە ماڵ و مناڵ بەڕێوە ئەبا هەم لەوانەیە بۆ هەموو شتێک باش بێ، هەم بۆ دایک و باوکەم بۆ ماڵ و مناڵ. بزانم خێزانەکەت، هاوڕەکانت، کەس و کار چۆن ئەم کاری تۆ هەڵەسەنگێنن تا چۆن پێیان خۆش بوو؟ من ڕاستی ئەمەی کە ئێستا من ئەم نەجاحەتی ئێستا هەمە ئەم سەرکەوتنی ئێستای من خێزانەکەمە، خودی خۆم نیم، بەڵام بەتەنیا نا، من خێزانەکەم زۆر پشتگیریم ئەکەن، زۆر هاوکار من، هەتا ڕۆژانە لە ڕووی کار و چالاکی ناو معمەلەکەی خۆم هەم مناڵەکانم هەم خێزانەکەم، خوشکەکانم، براکانم بە گشتی هەمویان لەگەڵ من پاڵپشت من، هەنێکات ماندوو ئەبم، هیلاک ئەبم، یعنی ئەگەم ئەو ئاسی ئەڵم ئیتر تەواو هێزم پێنەما ئەوان تەرجەمەکە نابەهی شوێک تۆ زۆر باشی ئیشەکانت بە زۆر باش ڕۆشتۆتە پێشەوانێ زیاتر هاندەر من هەتا هەنێکات دیێنە ناو معمەلەکە هاوکارم ئەبن، یعنی ئەگەر بزانن ئیشەکان زۆر کەوتۆ لەسەر من وەختێکی کەمم لە بەردەستایە هەمویانیان هاوکارمە بن، بەتەنیا خۆم ناتوانم بگەمە ئەم ئاستی ئێستام. زۆر باش. زەم هەستێکی چۆنە ئێستا هەستی ئەوان کە ئەبینی بۆ تۆ خۆت مەسەلەن تا چۆن خۆشەکە ئێستا بۆ نمونە خوشکەکە داتووە لەگەڵ تا خاتوو ئێلا ڕاستەموت ئێلا خان هاتووە لەگەڵ تا مەسەلەن تا چەند خۆشە ئەوە پشگیریت ئەکان، خوشکەکەی ترت هەبوو پشتۆلانەکە پروشەخان کە ئەو چەند جارێک هاتم بۆ دوکان ئەوە بە هەمان شێوە هاوکارت بوو، خۆت ئەمە چۆن ئەبینیت؟ بەڕاستی من ئەڵێم ینی ئەگەر ئەمان نەبوونایە بۆ من قورس بوو، ئەبووە مۆزەفێک ئەمەی بۆ بکردمایە. عادەتیش لە بینی مۆزەف و خاوەنکارە حەدێک هەیە، حدودێک هەیە، بەڵام لە بینی خوشکە حدود نییە،
يعني هەتا نانەکە نەخوارد نەخەوێت ئیسراحەت نەکات کێشەی لەگەڵما ئەبێت بەڵام مۆزەفەکە مەجبورە لەبەرەوەی ئەم خاوەن کارەکە نییە و لە هەمان کاتە کەسێکە کاتەکانمان دیاریکراوە و ئیشەکانیشمان دیاریکراوە ناتوانێت زیاتر تەداخولکە بە زۆک و خوشکەکان بەڕاستی من ئەم خوشکانم زۆر هەتا کچەکەشم خوشکەکانم زۆر هاوکار من هەم لە ینی زۆرینەی ئیشەکانە لە ڕێکخستن لە دیکۆر لە هەموو شتێکە ینی پێشەوەی دەست پێکەم پرسێک ئەەکەم ڕێک وەرەگرم مناقەشەیەک ئەەکەین لەسەر بابەتەکان خوا بۆ یەکتان بێڵتە من دەیەش من ئیشەڵا هەمیشە ئەو کارانە گەر هەنێک کار بە هەرەوەزی بکرێ بە تایبەت ئەگەر کارەکە لە ناو خێزانەکەی دابش بکرێ هەستەکەم کارێکی زۆر جوانتری لە دەرەچێ و ئەم کارەی ئێوە بزانم سەرەتا چۆن دەستت پێ کرد سەرەتا بە کاری بەرگدوروی دەستی پێ کرد چۆن بۆ بڕیاری ئەوەدا کە ئەم کارت گەورەتر بکەیت ڕاستە من ژەرۆکو هەموو خانوێک هەر لە سەرەتاوە بە حەزی خەیاتی و بە حەزی دوورینی جلوبەرگ بۆ خۆمان و بۆ ماڵ و بۆ مناڵ و بۆ ئامی ترەکە بیرەکەینەوە بەم شێوێ دەستم پێکرد وەکو ئاماژەم پێکرد من خێزانەکەم زۆر پشتگیری مەکە بە تایبەت خوشکەکانم زۆر هاوکار من فکریان ئەیامێت تۆ ئەم ئیشەی تۆ یەکەی زۆر لەوە زیاترە کە تۆ لە ماڵەوە بێت دوکانێک دانێ پاشان دوکانم دانا سیرانەکە ئیشەکان زۆر لەوە زیاترە کە من تەنها ئیشێک بکەم لە کۆڵانەکە یان مفرەت بکەم دائنیشین مناقەشەمانە کە بەرنامەماندانا فکرەیەکمان بووە و وتیروتیانی شەکە با گەورەتر بێ بەم شەوەیە من گەیشتومەتەوە و هەموو خانمێک سەرەتا بەس بەسیت لە ماڵەوە دەستم پێ کردووە پاشان دوکانێکم داناوە تا ئێرەم هێناوە ئێستا زۆر باشە سەرەتا لە کاری دوورمان و چنین وانە شتە کردوانە سەرەتا هەر بڵێن شتی بەسیت مەدووری جلوبەرگی ماڵەوە چکە بە حکومێ من نەچوومەتە دەورەی خەیاتی هیچ دەوراتێکم نەبینیوە ئەوەی کە ئیزانم خۆم لە ماڵەوە هەوڵی خۆم و بڵێ ناڵم فکری خێزانەکەم یارمەتیانیاوم بەم شێوەیە من فێر بووم لەبەرەوەی کە نەچوومەتە دەرەوە لە شوێنێک فێر بم لە ماڵەوە پاشان تر کە زانیم ئیشەکەم زۆر لەوە جوانترە و کە من دانیشم لە ماڵە یان ئیشی چنینێک بکەم یان ئیشێکی مفرەت بکەم هەوڵم یاوبی بەمە دوکانێک ئیشی زیاتر بکەم باشە کە ئەم دوکانت دانا ئەم کارگە خنجیلیانێت داناوە لە ئێستا هیچ دەوراتێکە نەبینی چونکە هەمیشە بۆ نمونەوە کەسانەی کە حەزەکەن زیاتر کارەکانیان بەرەو پێش بچێتتر هەر کارێک بێ مەسەلەن پێویستە ساڵانە ئەبدەیتێکی خۆی بکە دەوراتێکی زیاتر ببینێ مەسەلەن شتێکی زیاتر ببینێ من تا ئێستا هیچ دەورێک نەبینی و ئەوەی کە بڵێن ئەیزانم خودی خۆمە هەوڵم یاوە بۆ نمونە مۆدلێکی تازە بابەتێکی تازم بینێ زۆر جێی سەرنج بووە حەزم کرد دووباری کەمانێ ئەجا پەشەخانەیەک شتیژێ بە ئەم ئاماژەی پێ بکەین بابەتی درومان بابەتی خەیاتی وەکو ئەلفوبێ وایە بڵێن وەکو ئەلفوبێ چۆن لە سەرەتایی ئەلفوبێ ئەخوێنیت پاشانتر فێری خوێنەواری ئەبی درومانی ژوایە خەیاتیش بە هەمان شێوە چەند مەرحەلەیەکی هەیە قیاساتە پاشان بڕین و دوورینە لەگەڵ دیزاینە کە ئینسان فێری قیاس و بڕین و دوورینەکە بوو ئەتوانێت هەموو بابەتێکی تر بدورە بە هەوڵی خۆی نەک بۆ نمونە من هەفتەیەک مانگێک دەورەیەک ببینم بەڵام تر هەموو شتێک فێرە بم نە ینی وەکو تەجروبەشە ئەو کارانە هەموو شتێک تەجروبەیە ئینسان ئەبێ هەوڵی بۆ بات من خۆدی خۆم بەس لە هەوڵی خۆمە ینی هەوڵی خۆم و خێزانەکەمە گینە وەکو دەورە تا ئێستا هیچ دەورەیەکم نەبینیەوە هیچ زۆر کەس دەڵێ شەهادەی خەیاتی من نیمە شەهادەی خەیاتی نییە بەڵام بۆ هیچ بابەتێک بۆ هیچ مۆدێلێکیش پێویستم بە کەس نییە هاوکاریم بکە زۆر باشە ئەزانم بزانم پەیامت چێ بۆ خاتونانەی کە لە سەرەتای کاران بۆ نمونە لە ئێستاە بە خۆشحاڵیەوە خاتونەکان ئەگەر لە ماڵیشەوە بێ یعنی ئیشێک هەر ئەەکەن ئەگەر چجا مەسەن بۆ نمونە وردە وەکو بەڕێستان دوکانێک دانێن وردە کارەکە گەورەتر بکە بزانم پەیامت چێ بۆ خاتونانی کە لە سەرەتای کارکردنان ئایا کورسیەکانی ئەم کارە چییە چونکە ئەنی حەزەکەی هەموو کەسێک وایە کە ئیشێک بکە یەکسەر بۆ نمونە دەربکەوێ ئیشەکەی ینی ناوبانگێکی زۆر باش بەیا بکە ئەگەر وانە بە بۆ نمونە وازەهێنن یان تااقەتیان نامێنێ بزانم پەیامی تۆ چێ بۆ ئەو خاتونانە وڵی پەیامی من بۆ ئەو خاتونانی کە حەز بە ئەوواکەن خۆیان خاوەن کار بنیە خاوەن داهاتێک بن کەم بێ و زۆر بێتر ئەو کەسی کە قەناعەتی پێەیە هیچ کات لە هەوڵەکانیان نەترسن بە هیچ جۆرێکیش نابێت لە هیلاک بن لەوانەیە ینی لە هەوڵێکا پێویستکە یەک شەو ڕۆژ ئەم هەوڵی بۆ بات نابێت تەسلیمی برسێتی و توونێتی و خەو و هیلاکی بێت لەبەرەوەی هەدەفێکی هەیە هەدەفیش هیچ کات بە ئاسانی نایە بەدەستەوە هەر کەسێک ئەس من خودی خۆم کاتی هەوڵم ئەیە لە ناو مەعمەلەکەیە کە ئەمیز ئیشێ بکەم نەجاحەت بێنە ئیشەکەم باڵێن مشتریەکم هەیە مشتریەکە بە ینی قازانجێکی باشی هەیە ئەو قازانجێک بۆ خودی خۆنێ بۆ نمونە بۆ کارمەندەکانمە بۆ هەتا خاوەن بیناکەیە ئەو شەوە من هەتا بەیانی لە ناو مەعمەل دانیشتم بەس دیزاینم کردووە هەوڵم یاوە نمونەم دروست کردووە ئەمە هەوڵە
من بۆیە خۆم لە خەو کرد و خۆم لە ئیسراحەت کرد و بۆی هەوڵەکەم نەجاحەت بێنێ لە کاتێکیشا کە ئێمە هەمومان ئافرەتین ئافرەت وەکو بیرکردنەوەی بڵین عاتفیانەیە بیرکردنەوەی جیاوازترە زیاتر هەستیارانە بیرەکاتەوە لە کاتی هەوڵا هەستیار نەبیت عاتفی نەبیت کە ئێمە عاتفی بوون و هەستیار نەبیت تەسلیمی بابەتەکە بیت ینی ئەەکەیتە بارودۆخێکەوەوانێ ناگەیتە ئەوەی کە ئەتەوێت دائما ئینسان قەنەعەت لە لای خۆی دروستکە بڵێت ئەم شتێ چەندێک قورس بێ من ئەتوانم بۆیە ئەم شتە هاتووەتە بەردەستی من ئەمە قووەتی من ئەمە هێزی منە ئینسان ئەتوانێت هەوڵ بات چەندێن ماندوو بوو چەندێک ینی کاتی یا بە ئیشەکەی بەو پلانی کە هەیەی لە ئەخیرا نەجاحەتەکەی زۆر لەوە زیاترە کە خۆی چاوەڕێیەکە زۆر باش بزانم ئێستا لای تۆ لە کارگەکەتان چەند خاتونت لە تەنها خاتونت لە یاخۆت پیاوانیش لە لای تۆ ئیکارەکەن پێشترا کارگەکەمان هەمووی خاتون بوو باشە بەس لە ئێستایا بەڕاستی بازار ماشەڵڵا تۆزێک جمۆجۆڵی تێکەوتووە سواز بەخوا ئیش ئێمە تەنها بەوە ناڕانی پێویستمان بۆیە ستافێکی باش و مەزبوطمان هەبێ عادەتەن خاتونەکانیش ئیشەکانیان ئەوە بە جدیاتەوە ئەکەن ئەوە بە وردیەکەن خاو ئەبنەوە پیاوان وانین پیاوان ئیشەکانیشان چەندێ جددی بێ خاو نابنەوە گورج و گۆڵتر بەڵێ ستافەکەمان ئافرەتیشی تیا بڵێن خانوویشە و پیاویشە زۆر باش هەستێکی چۆنە کە لە ڕێگەی ئەم کارگەی تۆە لە ڕێگەی مەسەن بیرۆکەی تۆەوە چەند کەسێکی تر بوونەتە خاوەنی کار لەوانەیە بۆ نمونە موچەیەکی ئەوە نەبێت بەڵام هەر باشە من ئەڵێم یعنی ئەکید هەستێکی زۆر تایبەتە بە تایبەت ئەو کاتێک کە بە من ئەڵێ من ئەوە ئیشەکەمە ئیشەکەی تەواو کردووە ئەدەت ئەبژێرم و هەموو شتێک مەزبوطە ئەوە بۆ من ینی خۆشترین کاتە کە بەنەڵی ئیشەکەم تاواکڕ حساباتەکەم بەرێ ئەو حەقی خۆیەتی بەڕاستی کاتێکە و ئەو شتە بە منەڵێ ئەڵێ ئیشەکان تەواو بوو ئەچم سەیرێکی یەکەم پێش ئەوەی دانیشم مناقەشەی ئەو مۆدێلە و ئەمە بۆ وایە بەڕاستی بە تایبەتی دەستخۆشی لێەکەم ینی وای لێ ئەەکەم حەسکە جارێکی تر ئیش بکاتەوە حەسکە ئیش ئەو ئیشە چەندێک بوو ئەوەی تری لەگەڵ بێت بەردەوام بێت زۆر باشە بیرۆکێکی زۆر باشە ئەوە چونکە هەمیشە بینیومانەکە زۆر کەس بووە کە حەزی لە ئیشەکە بووە ڕەنجی بۆیەوە بەڵام هەنێک کات بەهۆی خاوەنکارەوە یاخۆی بەهۆی بەڕێوبەرەوە ئەو ئیشی لە بەرچاو کەوتووە ینی هەر باسی بکەیت تووڕە ئەبێت ئەوە هەست شتێکی زۆر باشە کە تەشجیعکردنی کارمەندەکانت هەموو کاتێک مەسەلەن پاداشت ئەوانە بەس تەنها پارە نیە ئەو پاداشتش شتێکی باشە زانی چۆنە پێشەخان ئێمەش زۆرینەی کات منیش تووشی و حاڵەتانە ئەبم لەگەڵ کارمەندەکانمە هەموو خاوەنکارێک ئەگەر گوێ لە دەنگی من بێ ینی لەم هەستەی من تێ ئەگات منیش تووشی مناقەشە ئەبم لەوانە عاجزیش بوو بێ لە بینمانە بەڵام لە حاڵەتێکە ئەوە ڕوئەیە بۆ نمونە من مشتێک چاوەڕێ کارەکەی موعیدمان هەیە کاتێکی دیاریکراومان هەیە عادەتەکانمان دیاری کراوە ئێمە بەرنامەی بۆ دانین 2 ڕۆژ لە کاتەکەی خۆی زیاتر بە مشتریەکەمانەڵین زۆر باش بە کارمەندەکاڵین ئیشەکە حاضر بێڵە بەڵێ ینی دڵنیایی ئەکرێنەوانێ ئیشەکە حاضر بێت بەڵێ ینی چەند جارێک ئەم شتا سێرەکی لە کاتی خۆیان حاضر نییە یان سێرەکەن حاضرە بەڵام بەو شێوەی نەیکردو کە ئێمە بەدڵمان بێ کوالێتێکی زۆر ناشرین سێرەکەی لە بازار گلەیمان لێکەن لەم حاڵەتانە ئێمەش بەڕاستی مناقەشەمان توش ئەبێت لەگەڵ کارمەندە ینی چەنە من جددی بم پێویستە کارمەندیش بە هەمان شێوە چەند من حەز ئەەکەم دەستخۆشی لە کارمەندەکەم کەم کارمەندەکەژە بێ حەزکە کە من دەستخۆشی لێ بکەم بۆی هەردوولا وەکوێکی شەک بکەین هەردوو لە ئیسفادەی خۆمان بکەین و نەجاحەت بێنین دوای گلەیەکان زیاتر بۆ تۆیە وەک لەوەی کە بزانین کە من ئەگەر 30 کەس ئیشم بۆ بکات خاوەنکارەکە با بڵێن ئەو کەسێکە بابەتەکەی هێناوەتە لە ئێمە بۆی ئامادە بکەین ناچێ گلەی لە کارمەندەکانم بکە ناچێ گلەی لە کەس بکەیت ڕوبەڕووی منە بێتەوە مناقەشە لەگەڵ من ئەکات بەدڵنیایەوە بزانم باسێکی مۆدێلاتەکانم بۆ بکە بزانم ئێوە زیاتر ئەو مۆدێلانتان جلی مۆدە ئەدورن و چۆنە بیرۆکەی بەسە لە جلی کوردیشت لا گەڵاڵە نەبووە چونکە لە سەرەتایە جلی کوردیشت ئەدووری بەسپاسەوە چەند بەرنامەیەک سپۆنسەری منی کردووە خاتو ئاوارە بزانم چۆن بوو بیرۆکی ئەوت نەبوو ینی جلی کوردیش ئامادە بکە یاخۆت ئەوە تێچوویەکی زۆری بە کاتێکی زۆرتری خەیاتی باشتریەوێت ستافێکی دیکەی ئەوێت خۆی پێشەخان ئێمە لەسەر تەڵەب ئیشەکەین بازار بۆ نمونە تەڵەبی بابەتێک لە ئێمە باشە ئەو کەسێکێت لە ئێمە تەڵەبی بۆ نمونە بابەتی مۆدەمالیەکە یا بابەتی ماڵەوە جلوبەرگی ماڵەوە جلوبەرگی دەرەوە ئێمە ئەوەیان بۆ ئامادە ئەەکەین ینی هەچ کات کەسێک بێت لە ئێمە تەڵەبی هەر بابەتێ بکە ئێمە ئەوە ینی ئەتوانی ئامادەیکەین لە ئێستا تەڵەب بڵین داواکاری لەسەر جلی کوردی بە شێوازی جملە تاسە هەیە بە زۆر بە شێوەیەکی کەم
بەڕاستی بابەتی کوردیش ئەو نەی متومیر و نەقێم و بەڵێ بازە شتێک پێوەیە بۆ ئێمە تۆزە ئیزعاجە کاتی زۆر ئێوە زەرەریش زۆر ئەیات چکە بەڕاستی دەرزی ئەشکێنە جۆزەی مەکینە تێک ئەیات کۆمەڵێ بە حاڵە دروست ئەکات هەتا ئوتوەکان تێک ئەیات مێزی ئوتو تێک ئەمانە دوای ناتوانین ئێمە ئیشی لەسەر بکەینەوە. زۆر باشەواتە زیاتر ئێوە لە ئێستاە تەڵەبتان لەسەر جلی مۆدێ هەستە چۆنە گەرێکێکگاوەکو من مەسەن جلەکانی ئەو دیزینەکانی تۆ لەبەر بکات و هەست چۆنە؟ بەڕاستیەوە هەستێکی زۆر تایبەتە تۆ کاتێک کەسێک ئەبینیت ئەو جلوبەرگەی منی لەبەرایان چەندجار لە ڕێگا لەگەڵ خوشکەکەمان ڕۆشتین بۆ بازار لە ڕێگا کەسێکمان بینە جلەکانی خۆمانی لەبەرا بووە یەکسەرتی خوشکم ئەیناسیتەوتمەی چۆن نایناسم ئەوە ئیشی خۆمانە هەستێکی زۆر تایبەتە بەڕاستی ئەلحەمدولیلا ئەوە ینی بابەتێکە کاتێک کە کەسێکە بینم حەزەکەم ینی هەد بەدوایە بڕۆم جا چاو ئەگێڕم ئەچمە دوکانەکەم زان تا چەند جلوبەرگەکانی خۆم ئەبینمەوە سپاس بخوا لە زۆرینەی شوێنەکان من ئیشەکانی خۆم ئەبینمەوانێ و حتا زۆرینەی کاتیش دەستخۆشیم لێ ئەەکەن بزانام تەڵەبەکانتان زیاتر بۆ هەرێمی کوردستانە لەناو خۆیان یاخود هیچ تەڵەبێکتان لە دەرەوە بۆ داواکرێ یاخود بازرگانەکان ئەیبەنە دەرەوەی وڵات ئێمە زیاتر بۆ ناوخۆی کوردستان و حتا بۆ جنوبیش ئێمە ئیش ئەەکەین لەسا ئەمە بۆ ناو سلێمانی بۆ هەولێر کەرکووک و قەزاکان تقریبا 2 ساڵیش ئەبێ ئێمە ئیش بۆ بەغا ئەەکەین باشە بۆ دەرەوەی وڵات تەڵەبمان جیاوازە لەگەڵ بەغا تقریبا ئەوان بڵێن مۆدلاتیان فەرقی هەیە و عەدەدیان فەرقی هەیە لەگەڵ خۆمانە قیاسمان قیاسیش تقریبا ئایستا ئەو دزداشەیەم بینین ئەو گەلەبی پێڵن بڵێ زۆر هین بوو عەبایا زۆر درێژ بووتمەوە کەس هەیە قیاسە لەبەرکە بڵێ ئەوە بڵین بۆ سلێمانیمان نەکردووە تەڵەبی دەرەوەیە ئەوان زیاتر باڵا بەرزن باڵیان بڵێن جسمیان و فەرقی هەیە لەگەڵ خۆمان ئەوان باڵیان بەرزتر و تۆزەکەی ئەوان پڕترە لەگەڵ خۆمانە مەرجە مەسەلەن بازرگانەکان پێتان بڵێن ئەم ئیشە بۆ کوێ بەپێی ئەوەی کە قیاس و دیزاینەکانتان نمونەیەک بۆ ئێمە نمونەیەک بۆ نمونە ئەڵێ من ئەو نەمەتر قماشت بۆێنم بۆم کە بەم نمونەیە یان ڕسمێکم پیشانەیە ئەگەر ڕستم بێ پێماڵە بە بەرزیەکەی بۆ نمونە 148 بێ یان 145 یان 150 عادەتەن لە جلوبەرگا بەرزی بە ئەم هەرم دوو ئەم سێ قیاسەیە ئیتر لەم سێ قیاسە خۆیان اختیاری ئەەکەن زۆر باشە واتە دیزاینەکان خۆتان دیاری ناکەن ئەو کەسانی کە تەڵەبیان هەیە دیاریەکەن یاخۆت خۆت چ جلێک زیاتر دیزاین ئەەکەیت ئێمە بەپێی مشتریەکانیان لای ئێمەڵ ئەم مۆدلەمان ئەوێ خۆتان چیتان لەلایەن فکرێکی جوانتر بۆ منەوە نمونەیەکی بۆ من هێناوە هی پارە ساڵی ڕابردووە باشە پێڵم بە هەر ینی بە گۆڕانکارێکی تیاابێ نفسی ئەوە نەبێت داوای نمونەیەەکە تقریبا ناوە چارێکە 20 دقیقیان ئەڵم بەیانی حاضر ئەبێت نمونونەکە گۆڕانکاری تیاکەین تا ئێسش لە گۆڕینی نمونونەکانە بڵێن ڕەت نەکراوەتەوانێ فەرقەکە ئەو نەجوان بۆ جێی سەرنج بۆ قبول کراوە زۆر باشە ئێستا ئەم عەزیەی من مدیری ئەم ساڵە زانم قماشەکەی وەکو خام وایە تقریبا قماشەکەی وەکو خام وایە ئەو تۆز ئەم قماشانە لا ئێمە کەمتر دەست ئەەکەوێت ئێمە ئەگەر بمانێ شتێکی لەم بابەتە بکەین ئەبێ خۆمان بچین لە دوبەی لە سین لە دەروی وڵاتی خۆمان قماش هاورد دەبکەین تۆز ئێمە بڵێن بۆ ئێمە قورس ئەەکەوێت بەس هەنێک کاتیش ئەو کەسانی کێن بۆ منە تاجرەکان کێن داوای شتێک لێ ماگەنەڵە خۆم قماشم هێناوە لە ئێران هێناومە یان لە شوێنی تری هێناومە خۆیان ئەهێن و ئێمەژی شەکەیان بۆ باشە باسی قماشت کرد تا چەند وەکو خاوەن کارێک لەگەڵ ئەوەیە کە کوالیتی قماشەکان یعنی زۆر باش بێت چونکە کێشەی ئێمە خانمان هەمیشە ئەوەیە کە ئەچینە ناو بازار کە شتێکی ناوخۆی خۆمانە بینی بەداخەوە بێ بڵم بەداخەوە ینی یەکسەر سێری کوالیتەکە یەکەین ئەڵێم کوالیتەکەی چونکە لە ناوخۆیان دروستکراوە کوالیتەکەی باش نیە تۆ وەکو خاوەنکارێک بۆ نمونە چیت کردبووەوەی ئەم قسەی پێچەوانە بێتەوە ینی لەمە دووە باشتەکانی ئێمە بۆ نمونە پشت نەبەسین بە براندەکان یاخود بەرهەمەکانی وڵاتانی دەرەوە ینی با یەکسەر پشت ببەستین بەشتی خۆمان یەکسەر بۆ نمونە یەکەم شت پارچەیەکی کارگەی مەلک بکڕین بۆ نمونە ینی چیت کردووە بۆ ئەمە وەکو خاوەنکارێکی زۆری بەڕاستی ئەمە هەروە ئاسان نییە ئەگەر من بمێ شتێکی واکەم ئەبێ و کاتە من براندی خۆمم هەبێ ئەو کاتە من ئەبێ ئینتاجی خۆمم هەبێ ناکرێ من چاوەڕێک تاجرێک بکەم یان چاوەڕێی جملەچیە بکەم ئیش بێنێت من ئیشەکانی بۆ بکەم و هەتا ئەبێ ئەو کاتە ڕەئی خۆیەتی قماشەکە هەر مۆدێلێک بێت من مەجبورم بۆ قماشە بۆی بکەم هەوڵمانیاوە زۆر کات هەوڵمانیا و ینی هەوڵەکانیشمان بەداخەوە ڕەفز کراوە هاوکە ینی کەسێک نییە پشتگیریمان بکات تەنها کار ئاسانیەک وەکو چاودێرێک ینی زۆر ضرورە ئێستا من بە هەنێ مۆدل هەیە ئێمە ئەی دوورین بەڕاستی پێم گوناحە لە ئەو قماشانەیە بدورێت ینی کوالیتی قماشەکە هیچ نییە قماشێکی زۆر بەسیتە
يعني هەموو قماشێک وای لێ بێت چاودێرێک هەبێ بۆ نمونە هەموو قماشێک نەدورن ئەبێ مختبەری قماشمان هەبێت بەڕاستی ئەبێ مختبەری قماشمان هەبێت چۆن ئێستا وەزارەتی سەحا ئەگەڕێت بەسەر مەطعەمەکانە بەسەر شوێنەکانە يعني حتى بۆ جلوبەرگیش ئەمە ضرورە يعني حتى لە کاتی پێچانەوەی قماشە جلوبەرگەکە يعني لە هەموو مەرحەلەی دوورینەکە قماشەکە دەبێ باش بێ دوورینەکەت باش بێ شوێنەکەت پاک و خاوێن بێ چکە جاری وایە کەسێک لە بازاڕە پۆشاکە کڕێکس لە ماڵەوانێ سێرەکە تازێ لەبەری ئەکات بیر ناکات و بیشۆرێت چکە بەڕاستی خۆ لە معمەلیش ناخرێتە جیهازێکە و بە شێوەیەکی پرێز بێتەوە دەرەوانی ئەم پۆشاکە نا ئەدوورێ ئەبڕێ دەکەوێتە خوارەوانی کۆمەڵی حاڵە دەبێ ئینسان بیر لەوانە بکاتەوانێ من لە لای خۆم بە کوالێتێکی پاک و خاوێن و کوالێتێکی بەرز ئەی دوورم ئەو قماشەش با کوالێتێکی باش بێت وەنی بەهەش ینی ئەمە بە هەمومان نەتوانی ئەم بابەتە لە ناو وڵاتی خۆمان و لە ناو شاری خۆمانە بە شێوەیەکی زۆر ڕێکپێکانە بەڕێک بەزەکو هەوڵی من بەڕاستی تا ئێستا هەوڵەکانی من دەورێکی ئەو تۆی نەبووە چکە من بەتەنیانیم چەند معمەلێکی تر هەیە لە شاری سلێمانی لە هەولێر وەتە لە زۆرینەی شوێنەکان ئەبێ ئێمە یەک قسە بین یەک داوای ئەمە بکەین ئەم کوالێتی قماشە نادورین چکە بەڕاستی خوشکەکەی من لە بەرێکە براژنەکەم لە بەرێکە کەسێکی نزیکی من دوایی لە بەرێکە تا کوالێتێکی بەرز ئەوە جێ ئەگەر تەنها بۆ نمونە کەسێک داوای شتێک بکات ئەیبەت لای بەرەودورێک بۆ دوورێ بەڵام کە بۆ عام بوو وایە ئێستا پێش پرۆگرامی ژوتم یعنی ئەمە نەبێت بە شکاندنی بازار یان شتێک بێت چوومە بازار پێشەژن یعنی هەرچیەک دەستەیە هەر شتێک مادەی نایلۆنی زۆرتیا بوو یان ئێمە وردە چۆنەڵێ وڵاتێکی گەرمین سلێمانی وردە بەرەو گەرمە ئەڕوا هەنێجل هەیە ناتوانانی لەبەریکەی ئانی ئەو نە مادەی نایلۆنی زۆرتیایە لەوانێ بۆ زستان ئاسایی بێت بەڵام بۆ هاوین هەنێجل هەیە ناتوانیت لەبەریکەی ئەزانی چۆنە پێشێخان ئەم بابەتانە تەنها لەسەر بۆن من ئەو کەسە نییە کە قماشەکە ئەکڕێت تەنها لەسەر من نییە کە ئەی دوورم ئەشکەوێتەوە سەر ئەو کەسێک کە بابەتەکە ئەکڕێت یعنی ئەو کەسێک کە بۆن منە هەچ خاتونێک ئەچێتە بازار ئەگەڕێ بە دوای جوانترین مۆدێلە جوان جیاوازترین مۆدل و لە هەمان کاتە هەرزانترین ئەمە بەڕاستی یعنی ئەمە شتی وا زۆر مەحاڵە من کە بمەوێ قماشێک بکڕم کوالێتێکی زۆر بەرز بابەتێ بکڕم کە مۆدلەکەی زۆر جیاواز و بەڕاستی شتێکی تاک بێ هەرزانیش بێنی هەرزانیش بێ زەحمەتە مەگەر نازانم یعنی حاڵەتانە زۆر کەم ڕۆیە بەڵامی ترە بێ خۆمان قەنەعەت لای خۆمان دروستکەین من ئەم قماشە ئەکڕم ئەم پۆشاکە ئەکڕم با کوالێتی قماشەکەی بەرز بێ زۆریش بی لە سعرەکەی نەکەم قەیچێکە سعرێکی وەسەڵی PM بە هەرزان نەبێت مۆدلەکەشی جیا ئەبێت قماشەکەش کوالێتی باشە بێت بەتاکید بزان بۆ ئەم ساڵ ئەم دیزاینەتان تازەترینە چەند دیزاینێکی ترمان هەیە ئەمە تقریبەن باڵێنەمە لە ماوەی 15 ڕۆژە ئەم دیزاینەمانداناوە ئەمە ناوی هەیە ناوی تایبەتتان لە ناو ناوێکی وا تایبەت نییە بەزیتر تێکەڵکردنی دوو ڕەنگە با بڵێن وەکو ناو ئێمە فرێ ئەوانە ناکەوین چکە تەڵەب ئەکرێ لێمان و ئیدورین یانینەوە دەستیان دەوانێت خودی دوکاندارەکە خۆی ناوێکی ئەمە هی جلی کوردیە ئەو پارچانەی لێتان ناو بابەتی جلی کوردی لەگەڵ جلی مۆدە تێکەڵمان کردووە شتێکی جوانیشە و بەڕاستی خەڵک زۆری بە تەڵەبی زۆر لەسەر ئەکرێ ئێمە چەند نمونەی ترمانێت چەند بابەتی ترمانەیە خاصە ناتوانین ئێمە ئەرزیکەین یا پیشانی مشتریەکانی تری بین ئێستا بۆ نمونە تۆی لای من قماشێک هێنی دەڵێی مەلەکخان ئەم قماشە با کەسی تر نەیبینێت ئەم مۆدلە با کەسی تر نەیبینێت ئەمە هی خۆمە یان خاص بە دوکانەکەی منە هەر کەسە بە بڵێن تەبیعەتی خۆی و حەزی خۆیەوەش با بڵێنەوە حەقی خۆیەتی بۆ ئەو کەسە حەز نەکات بیبینێ ئێستا من تقریبا 15-20 مۆدلی جیاوازترمان هەیە لەناو معمەلدامان ناوە حەزمە کرد بیهێنم لێرە ئەرزیکەم چکە فەرقی زۆرە لەگەڵ ئەوانەی بازاڕە بەس ناتوانین چکەوە خاصە تەڵەبی تایبەتە ناتوانین ئەرزیکەین زۆر ڕاستە ئەمە بۆ خانمێکیش باڵا پۆش بێ هەر جوانە هەم کەسێکی باڵا پۆش نەبێت هەر ئەتوانێت لەبەری بکەن هەستەکەم بۆ زۆر ینی مناسبەت توانش ئەتوانی بەتەکید لەبەری شتێکی معقولە ینی بۆ هەموو جێگەیەک گونجاوە ینی بۆ هەر شوێنێک حەزکەی بیپۆشیت دیزاینەکەت ئەمان دیزاینی خۆتە یا خۆت لە خاوەن کارەکە ئەمە دیزاینی ئەو قماشەکەم بۆ ئەهێنێت بۆ منە ئەڵێ ئەم دوو ڕەنگەم بۆ تێکەڵکە یا ئەم دوانە بۆچی جوانە من ئەم قماشەم کڕیوە ئەمە فکرەی خۆمە بۆ ئەم مۆدێلە تۆ فکرەی جوانترت پێ من یەکسەر فکرەکەی خۆم یەکسەر بە ڕسمێکی ئەتیادیش بێ ڕسمەکەی بۆ کێشم و ئەڵەم بەم مۆدێلە فکرەی شتی تر وەرناگری لە بۆ نمونە لە بابەتی جلی مثلا خەلیجی یاخود عەرەبی یاخود ئەوروپی ئەوە ناکەین ئێمە زۆر سێرچ بکەین بە حکمی ئێمە ئیشەکەمان ئەوەیە ئەوەنە ڕۆژانە تێکەڵکردنی ڕەنگەکان و تێکەڵکردنی قماشەکان زۆر فریان ناکەین سێرچی بۆ بکەین بەڵام نمونەمان زۆر بۆیە لەنە بۆ نمونە کەسێکی دوکاندارێکە ئەڵێ خۆم ئەمەم لە دووبەی کڕیوە ئەمەم لە فلانە شوێن کڕیوە کە سەیری ئەەکەم ئەڵێم ئەمە چەندانێ ئەڵێ ئەوە
نوعم هێناوە ئەمە نەخشەکانێتی و مۆدێلەکانێتی سێ نوعم بۆ هێنێت بۆن منە سێ ئازیان سێ چاکەتە هێنی من لەم سیانە هەر یەکە مەرحەلەیەکی لێ وەرەگرم و تێکەڵەیەکی تر دروستەکەم. ئەی لەگەڵ ڕەنگە بۆ نمونە ئەمساڵ بزانام زستانی ئەمساڵ مۆدیلی چ ڕەنگ بۆ ئەم هاوینە چ دیزاینێکتان هەیە چ ڕەنگی وەکو مۆدیلێتی ڕەنگەکان ئێستا لێ هاتۆ دژە ڕەنگەکان بەکارێن ئەو ڕەنگانی دژی یەکەم تێکەڵ ئەکرێنەوە زیاتر و ئێمە لەسەر بازاڕیش بەڕاستی بە حکومەکەی تر جەو گەرم ئەبێ ئەو ڕەنگە فیانکەکان بەکارێنین وەرمەگوم پەمەیە ئەو بێجێش پەمەی کاڵ بێجی ئەم بابەتانە زۆر بەکارێت ڕەنگی ڕەشیش بەڕاستی ترەوە شای ڕەنگەکانە لە هەر چوار فەسڵە هەموو وەرزەکە ئێمە منافسی نییە هیچی لەگەڵ ناکرێ ینی کاتێککە قماشمان بۆ هێنن ئەگەر 100 تۆ بێ 5 ڕەشە ئەگەر 20 بێ 10 ڕەشە ینی بەم شێوەیە قماشەکەیت ئەوانی تر ئەنجام بلەوەن زۆر باشە باسێکی ئەم ئەزەی دۆشم بۆ بکە بزانام ئەم سپیە ئەمە شەر دیزایانی خۆتە بەڵێ ئەمە نەک دیزایانی خۆم بە شتەکە وانە بێت تێکەڵەیەکە بەڵێ ئەمە بازار با بڵێن زۆرینەی بازار بەم شێوەیە ئەم مۆدلە خواستێکی زۆری لەسرە باشانی خواستێکی زۆری لەسرە بۆ چەند ئەتوانی بۆ بۆنێک لە بەریکی ئەتوانی بۆ میوانداریەک لە بەریکەوە کە سیرەکەی ڕەنگەکە کاڵە مۆدلەکەی ناسکەتوانی حتا بۆ بازار زۆر هاوین و جوانە بڵێ مۆدلێکی زۆر معقولە زۆر باشە من شتێکی ئەوتۆم نەماوە خات و ئاوارە زۆر خۆشحاڵ بووم پێم خۆش ئەگەر خۆت شتێکت ما بێ لە کۆتاییە باسیکەی سوپاس دەکەم دووبارە بۆ ئامادەبوونت من دەستخۆشیتان لێکم سپاسانەکەم بۆ بانگشتکردنم بۆ ئەم بەرنامە جوانی بەڕێزت بەڕاستی من لێرەوە پەیامێکم هەیە بۆ ئەو خاتونانی کە ئەیانێ ببن بە خاوەنکار بەڕاستی کاتێککە هەوڵ ئێن ببن بە خاوەنکار زەختێکی وا دروست نەکەن لەسەر خێزانیان هاوسەریان باوکیان برایان هەر لایەنتر بەعام نەڵێ من ئیش ئەەکەم ژیانم قورسە نا ژیان وای لێ هاتوو ئینسان کە هەوڵیە جوانتر ئەبێ ئینسان کە هەوڵیە گەورەتر ئەبێ خۆی ئەناسێت زیاتر سیقەی بەخۆی ئەبێ هیچ کاتێ خاتونەکان لە هەوڵ و ماندووبوونی خۆیان نەبێزار بن نەلی بوەستن بەتەکیت دەستخۆش چونکە هەموو ئیشێک لە ئێستاە ئەنی گەشتمەتەوە قەناعەتەی کە هەموو ئیشە قورسی خۆی هەیە هەموو ئیشە قورسی خۆی هەیە تر هەر یەکەمان بە شێوازێکمان دوابین دووبارە زۆر سپاس بەخێر بەی سەر و سەر چاومان دوومان کردی زۆر سپاس بۆ خات و ئاوارە جەمال کە بەڕێزیان خاوەنکار بوون ئەمڕۆ لای ئێمە میوان مکسە و باسمان کرد لەسەر ئەزمموی وەکو خاوەنکارێک تا پرۆگرامێکی تر هەر شاد بن خواتان لەگەڵ بێت.